دەنگی ئەمریکا بۆ یەکەم جار دەچێتە ناو سەنتەری 24 کاتژمێری هەناسا کە 19 توشبووی ڤایرۆسی کۆڕۆنای تێدایە. دکتۆر محەممەد سوبحان یەکێک لە پزیشکەکانی هەڵەبجەیە و بەرپرسی سەنتەرەکەیە کە ڕۆژانە چاودێری نەخۆشەکان دەکات دوای خۆ ئامادەکردن قۆناغەکانی بینینی نەخۆش لە نەخۆشخانەکە ڕوون دەکاتەوە. هەر نەخۆشی گێتە ژوورەوە سەرەتا لێرە دەستکێش و دەمامک و پۆشەری پێڵاوەکانی پێدرێت. پاشان لێرە لە پرسیەکەمان زانیاریەکانی هەموو تۆمارەکرێن ئەوەی کە پێویست بێت و پاشان لەلایەن پەرستارە وەڕێزەکانمانەوە نیشانە ژیانەکانی بۆ گیرێت. لەلایەن پزیشکە وەڕێزەکانمانەوە فۆرمێکی بۆ پڕکرێتەوە کە سکۆر و زانیاری لەسرە بەپی سکۆرەکان بەپی خاڵەکانی بڕیارە درێت کە چی بکرێت بۆ نەخۆشەکە کە ئایا وەکو نەخۆشی دەرەوە تەعاملی لەگەڵا بکریان لە چاوەڕوانیدا بمرێ خۆ داخڵ بکرێت. ئەوانەشی کە پێویست بن نمونەیان لێ وەرەگیرێت ئەوانەی کە نمونیان لێوەرەگرین ئەو کەسانن کە گومانی توشببوونیان لێکەین یان کە سوکاری توشبەکانن یان داخڵکراون و لێرە بە گومانی توشببوو هێڵراونەتەوە یان ئەوانن کە لە کەرەنتینەکانن هەنێ جاریش نمونەی هەڕەمەشی وەرەگرین بۆی کە بزانین لە ناو کۆمەڵگەی وجودی هەیە یانە. لە هەڵەبجە 402 سامپڵ وەرگیراون، نزیکەی 95 سامپڵیان لە کەسوکاری ئەو کەسانە وەرگیراون کە بەرکەوتنیان لەگەڵ توشبووەکان هەبووە. تێکڕای و سامپڵانی لە هەڵبجە وەرگیراون 402 سامپڵە، نزیکەی 95 سامپڵیان لە کەسوکار و ئەو کەسانە وەرگیراوە کە بەرکەوتیان هەبووە لەگەڵ توشبووەکانە. نزیکەی 260 سامپڵیشیان بۆ 250 سامپڵەوە لە هی کەرەنتینەکانە، ئەوانی تریان سامپڵی کەسانی دەرەوەی و بە شێوەی هەڕەمەشی لە خەڵک وەرگیراون. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێ نیشانەکانی توشببوونی ئەو کەسانەی کە لە ئێستادا لە سەنتەرەکەدان لە ڕێگەی تیشکەکانەوە گیراون. پاش شاکبوونەوەیان کە دۆخیان جێگیرە هەموو گۆڕانکاریەکان دەخەنە ڕوو. سپاس بۆخوات تەواویان جێگیرت باری تەندروستیان ئەو هەژدە کەسێکە لە قاوشی تایبەت بە کۆڕۆنا کەوتون. هەندێک نیشانەی تیشکی هەیە کە دوایی تیمەکانی تەندروستی ئەیخەنە ڕوو بۆ ڕای گشتی گۆڕانکاریە لەو سیتیسکانانە یاخود لەو ئەشعانەی کە بۆ سنگیان گیراوە گۆڕانکاریەکی زۆر ئاشکرا و ڕوون پیشان دەدات لەگەڵ وەرگرتنی چارەسەر. 4 کەس لەو کەسانە لە ژێر پرۆتۆکۆڵی تایبەت بە دەرمان و چارەسەر بە کۆڤید-19 ئێستا لە ناو قاوش. هەر لە بەدواداچوونەکانی دەنگی ئەمریکادا دەرکەوت سەرجەم ئەو کەسانەی کە توشبوون تا ئێستا هیچ کامیان نەنێراونەتەوە ماڵەوە. ژمارەیەکی زۆر لە خەڵکی دیکەش کە هەندێکیان بە مەبەست و هەندێکی دیکەشیان بە هەڕەمەکی سامپڵیان لێوەرگیراوە. چاوەڕێی یەکلاکردنەوەی سامپڵەکانیانن. لە ماوەی 24 ساعتی ڕابردووشدا توشبووەکان لە 18 کەسەوە بۆ 19 کەس بەرز بوونەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.